سەلاح ساڵح زیاتر لە 50 ساڵە کاری سەڕەجی دەکات و ڕاستەوخۆ بەرهەمەکانی خۆی دەفرۆشێ. بە بڕای ئەو پیاوە چیدی کە باش نییە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بە بەغداوە ببەستێتەوە، باشترە سەر بەخۆیانە بڕیاری خۆی بدات. ئێستا پێویستیمان بە هیچ کەس نییە، نەوتی خۆمان هەیە، هەموو شتێکی خۆمان هەیە، ئابووری خۆمان هەیە، داوا لە حکوومەتی هەرێمەکەین کە ئابووری خۆی بخاتەوەشە دەسەڵاتی خۆی بەتەمای هیچ کەسێک نەبێ. دوای تاقیکردنەوەی ڕێگەیەکی دیکەش لەگەڵ بەغدا کار ڕێکەوتنامەکەی ئەو دواییە بوو بۆ هەناردەکردنی نەوتی باشووری کوردستان لە ڕێگەی بەغداوە، کێشەکان وەک خۆیانمانەوە. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەکاری دەکات بۆ ئەوەی ڕاستەوخۆ سەر بەخۆیانە نەوت بنێرێتە بازاڕەکانی جیهان. لە ڕووی سیاسیەوە تا چه ئەندازەیە بێ کێشە بین، لە ڕووی ئەو داهاتەی بەدەستی ئەهێنین تا چه ئەندازەیەک بەشی هەرێمی کوردستانەکە، لە ڕووی ئەوەی کەوا تەسویقی ئەم نەوتە تا چه ئەندازەیە کۆمپانیاکان ئامادەن مجازفە بە ئەرباحی خۆیان بکەن. ئایا ئەرباحێکی زیاتریان دەست ناکەوێت لە عێراق و دوای ئێمە بەجێ بێڵن؟ ئایا تاکجەمسەری لەگەڵ وڵاتێکی وەکو تورکیا ئێمە تووشی قەیرانێکی ئەقلیمی ناکە؟ ئەمانە هەموو ئەو گەرانتیانن کە هەرێمی کوردستان ئابووریەکی سەربەخۆی هەبێ. بۆیە ئێمە وەکو پەرلەمانتارانی عێراق پشتگیری لە ئابووری سەربەخۆی هەرێمی کوردستان دەکەین بە مەرجە ڕەچاوی ئەم خاڵانە بکرێت کە باسم کرد. پێشتر بەغدا بیانووی هەبوو حکوومەتی هەرێمی کوردستانی بە کەمتەرخەم دەزانی و دەیگوت پابەندی ڕێکەوتنامەکە نەبووە لە بڕی پێویستی هەناردەکردنی نەوت لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ، بەڵام ماوەی 2 مانگە وەزارەتی سامانە سروشتیەکان جەخت لە ناردنی 550,000 بەرمیل دەکاتەوە لە مانگێکدا. داهاتی دارایی هەرێم وا پەیدا بکە کە ئێمە لە بەرخاتری نەدانی موچەی مانگێک و 2 مانگێک نەکەوینە بەردەم قەیرانێکی ئاوا قوڵ کە نەتوانین موچەی هەوڵێتان دابین بکەین لە کاتێک ئێمە داهاتی گەورە و سەرچاوی زۆریشمان هەیە بۆ داهاتوە. پێویستە ئەم سەرچاوانەش زیاد بکرێن وەگەلی کوردستان بتوانێت پشت بەخۆی ببەستێت. حکوومەتی هەرێمی کوردستان 5 ڕێکەوتنامەی لە بواری نەوت لەگەڵ هەردوو کابینەکەی مالیکی و عەبادیدا واژۆ کردووە و هیچ کام لەو ڕێکەوتنامانە نەبوونەتە هۆی ئاسایی بوونەوەی پەیوەندی نێوان بەغدا و هەولێر. یەکێک لە پایەگرنگەکانی ڕاگەیاندنی دەوڵەت سەربەخۆی ئابووریە. ئەگەر بێت و هەرێمی کوردستان سەربەخۆی خۆی و سەربەخۆی ئابووری ڕابگەێنێت ڕەنگە بەغدا لەمپەرێک بێ لە بەردەم ئەو سەربەخۆیەدا، چونکە بەغدا چاوی با سەربەخۆی هەرێمی کوردستان و سەربەخۆی ئابووری ئەودا هەڵنایە. شادی ڕەسوڵ، ڕووداو.